بەناوی خوای بەخشەندە و میهرەبان، قوتابیانی بەڕێز، گوێگرانی هێژا و بیسەرانی خۆشەویست، سڵام عەلەیکم. بڕیارماندا بوو لە زەنجیرەیەکە بە ناوی گفتوگۆی ئاکادمیک و تایبەتمەندیەکانی کەسایەتی ئاکادمیک لە بەرانبەر گفتوگۆی غەیری ئاکادمیک و کەسایەتی غەیری ئاکادمیکۆ لە خزمەتتانە بدوێن. وا گەیشتینەوە خزمەتتان بۆ هەڵقەیەکی تر. لە هەڵقەی پێشوە مقەدەمەیەکمان وت کە ئینسان وەکو بوونەوەرێک حەز ئەکات کولتور و زانیاری خۆی بگەێنێتەوە نوێەکانی تا ئەوان لە جێگەکەی ئەمانەوە دەست پێ نەکەن، بەڵکو لەو جێگا ئەمان تەمامەون ئەوان دەست پێ بکەن. پێویست نەکات ئێمە تەجروبەی ئەشکەوت و ژیانی ڕابردوو دووپات بکەینەوە، بەڵکو عیبرەت برین لە گوزەشتەکان و بۆ بەرەو ئایەندە و داهاتوو هێزێک و توانایەکی زۆرترمان بۆ ڕێگەبڕین و سەرکەوتن ببێت. لەم ڕێگا کەسانی ئاکادمیک تەجروبەی کۆنی مێژوویی ئینسانەکانیان کۆ کردووەتەوە و تەلخیسیان کردە، تەبەقە بەندیان کردە و وایان پێ کردووە کە حازرە وەک خواردەمەنیەکی ئاسان بیدەن بە خوێنکار و فێری بکەن لە جێگەیەکۆ کە مێژوو تایە وەکو هەنگوێن کۆبووەتەوە و شیرینە و حازرە لە گوڵەکان کۆکراوەتەوە ئەم چێژوەر بگرێ و دەست پێ بکات. وەکو هەنگوێن وتم، چون هەنگوێن مێشهەنگەکان لە گوڵە خاوێنەکان لە جێگە دوورەکان کۆی ئەکەنەوە و تێرنی زەڕە زەڕە قەترە قەترە هەنگوێنی لێ دروستەکەن کە قەویترین خواردەمەنیە و بە خواردنی هەل لە دەمۆ چێژوەرەگرین و هەل لە دەمۆ هەزم و جەزبی ئەو قەند و ڤیتامینانە کە تایە دەست پێەکەن. ئێستا لە خزمەتتانین کە لەم هەڵقە نیشان بدەین گفتوگۆی ئاکادمیک و کەسایەتی ئاکادمیک ئەتوانێت هەر شتێکی ئەعتباری و قەراردادی بێت. یعنی کەسێکە سەری بە زانکۆیانە کردو و لە زانکۆیانەی خوێندووە، ئەگەر بە ڕەوشتی ئاکادمیک بدوێ و بزانێت ئەو تایبەتمەندیانە بەکاربێرە، ئەویش هەر کەسێکی ئاکادمیکە ئەگەر سەوادی چی نەبێت. چون کەسایەتی ئاکادمیک ئیشی مامۆستا جێبەجێەکە، کە من لە تعبیرێکا وتومە مامۆستا کەسێکە شتێک ئەزانێ لەبەر خێرخوازی و دڵسۆزی بۆ کۆمەلگا بۆ ئەوە ژیانیان بەرز کاتەوە بەرەو پێش یارمەتیان بکات قۆناغ بڕن بەبێ بەرانبەر ئەو شتە ئەخاتە بەردەسی خەڵک تا ئاسانتر ژیان بکەن. مامۆستایان ئەتوانن بەم تعریفە خوێنکاریچیان نەبێت، بەڵام ڕەوشتێکیان بێت کە ڕەوشتی علمێت بۆ تاقیکردنەوە، بۆ هەڵسەنگاندن و بۆ پێشکەوتن، کە معلومە ئەگەر سەوادیان بێ و خوێندن فێربوون ئەو شتە زەری بەخوا و لێکدانەکرێت لە 1 لە 10 لە 20 لە 100 وە لە زۆرتر. بۆیە ئێمە حەز ئەەکەین هەر کەسێک هەوڵ و تێکۆشانێکی هەز بۆ سەرکەوتن، بۆ حاڵیکردنی خەڵک، بۆ پێشکەوتنی خۆی ئاکادمی ڕفتار بکات و وەکو کەسێکی زانستی لە ڕەوشتە زانستیەکان کە تاقی کراونەتەوە و دروستیان و باشیان بە نسبەتی ئەو ڕەوشتەکان تا ئێستا سەرکەوتووی نیشانداوە بەکاری بێنن. جا لێرەوە دەست پێەکەین بە شەرکاتێکە گەرەکێ کەسێکی تر بخاتەڕێ ئەبێت شتێ بخاتە بەردەمی، فێری بکات، گفتوگۆیەکی تەکا بکات. گفتوگۆ چییە؟ گفتوگۆ ئەوەیە کە تۆ نیازێکت بێت یا بەرانبەر نیازێکی بێت، ئەبێ ئەو نیازە ئەو پێداویستیە دەرببڕی کە بتانی بە باشترین شێوە دەری ببڕی، بە باشترین شێوە عەرزی بکەی و ئەو بە باشترین شێوە تێبگات، حتا ئەگەر بێژێ ناتوانم پێداویستەکەی تۆش جێبەجێ بکەم، باشە حاڵی بووە کە ناتوانێت جێبەجێ بکە، ئەگەر حاڵی نەبوو بێت چی؟ بۆیە ئێمە لە گفتوگۆ هەوڵە دەین کەسێکە بەرانبەرمانە حاڵی بکەین لە ئامانجێکە هەمانە. زۆر کات ئێمە لە گفتوگۆ خۆمان ئیدعایە بکەین کە بەرانبەر یا حاڵی نابێت یا وەری ناگرێت لێمان، ئەبێ ئێمە ئەو قەناعەت پێ بکەین، حاڵی بکەین کە بۆم حاڵیکردنە گفتوگۆی ئاکادمیک و گفتوگۆی غەیری ئاکادمیک ئەتوانین ئاوا پێشچاو بکەین. کەسێکی ناوخۆیی غەیری ئاکادمیک کە هەوڵ و تێکۆشانێکە کات بۆ گەیشتن بە ئامانجی و ڕەوشتی ئاکادمیک نازانێت، کاتێ بەرانبەر حاڵی نابێت بۆ حاڵیکردنی حەماسەی گرێت، تووڕە ئەبێت، بۆەوە بڕوای پێ بکەن قەسەم ئەخوات
شایەت لە دەوری خۆی کۆکاتەوە لە پلە و مەرتەبە و مەقامی کەڵک وەرەگرێت تا بەرانبەر بترسێت یا بەرانبەر قەنەعەت بکات. بەڵام کەسایەتی ئاکادمیک لە سادەکردنەوەی وتارەکە کەڵک وەرەگرێت، لە ناونیشانکردنی بەچتی بەڵگەدار و سەنەددار کەڵک وەرەگرێت، لە ڕۆشن قسەکردن کەڵک وەرەگرێت، بە جێگەی قەسەم استدلالەکات و ئەبینین ئەگەر حتا شتەکەیش جێبەجێ نەبێت ئەقلانیەت ئەجوڵێت. جێگەی عەقڵ و حەماس ئێمە ئەزانین عەقڵ ئەگەر بە ئەعتبارێک هێژنی کە ئەوە علم ئەمڕۆ وتێسی حەماس هەلە هیپۆکامپە، بەڵام هەر بە زوانە شەرقیەکەی خۆمان بڵێن. ئەگەر حەماس لە دڵاوێت و ئەگەر عەقڵ لە مێشکاوێت عەقڵ بە زیاوبوونی بە دواوە ناچوات، حەماس بە زیاوبوونی ئینسان ئەگۆڕێت، بەڵام نابێت لەسەر ئەو حەماسە ئێمە بمێنینەوە. کات کە تێپەڕی حەماسەکە نامێنێ. بۆ نمونە زۆر کات ئێمە تووڕە ئەبین، بەڵام دوای چەند ڕۆژ چەند سەعات چەند چرکە تووڕەیەکە نامێنێ. زۆر کات ئێمە خۆشحاڵین، بەڵام خۆشحاڵی درێژخاوێن نییە. زۆر کات خەمۆکی ئەمانگرێت، بەڵام خەمۆکی دوای تێت. بەڵام مەگەر ئەبێ ئێمە عاقڵ بووین و عەقڵ دوای بێت، ئەبێ ئیمکانی هەیە ئێمە ژیر بووین و ژیریمان تەواو بێت؟ نا، ژیری هەر کۆ دەبێتەوە و ژیربوون ئاسانتر ئەکات. بۆیە بەم تەمسیلە کە عەرزم کردن کەسایەتی ئاکادمیک هەر لە گفتوگۆکەیە ئەگەر بە ئامانجیش نەگەیەت عەقلانیەت ئەجوڵێنێت نەک حەماس. بەڵگە و شەهادەیەک تێرێت کە ئەو بەڵگە و شەهادە ڕووناکی دروستەکات، نەک قەڵزی و تووڕەیی. هیوادارم توانی بێتمان بەم تەمسیلە ڕێگەمان بۆ هەڵقەی داهاتوو باس کرد بێت. تا هەڵقەی داهاتوو خوا ئاگادارتان.